دووبارە سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی ڕاستەوخۆ کە تایبەتە بە دووهەمین ساڵوەگەری شۆڕشی ژینە و مانگرتنێکی گشتی کە بەم بۆنەوە ڕاگەندراوە. لە پێشەکی بەرنامەکە ئاماژەم پێدا کە لەم بەرنامەی کۆمەڵی میوانی خۆشەویستمان لەگەڵدایە کە بەرەبەرە پێمان پەیوەستە بن. مێمانی یەکەممان حازرە خاتوڕۆیە مەحموودی کادرۆندامی حزبی کۆمۆنیستی ئێرانمان لەگەڵە. خاتوڕۆیە سڵاو لەبێوە، زۆر سپاس کە بەشداری. سڵام هەیە لە خەمەت ئێوە بینەرانی عەزیز و خۆشەویست و هەروە هەموو هاوکارەکانت. زۆر سپاس خاتوڕۆیە. ئەمڕۆ 25 مانگی خەرمانان دووهەمین ساڵگەردی شۆڕشی ژینایە. کۆمەڵە و کۆمەڵێکی زۆر لە ئەحزاب و ڕێکخراوی سیاسی و مەدانی لە جەرەوە و لە ناوەی وڵات بانگەوازیان بۆ بەڕێوەچوونی مانگرتنێکی سەرتاسەری و یەک پارچە لە ڕۆژهەڵاتی کوردستان بڵاو کردووەتەوە. ڕای بەڕێستان سەبارەت بە ناوەڕۆکی شۆڕشی ژینە چییە و گرنگی بە سەرکەوتن گەیاندنی ئەم مانگرتنە لە چیدایە؟ بەلەوە کە جوڵ سوعالەکتان بەمەوە حەزەکەم سڵام نێرم و تواوی خانەوادەکانی شەهیدەکانی ئەم دەورە مەخسوسەن لە جنبشی شۆڕشی ژینە کە هەزاران عەزیز لە دەست دریاگە بەهەرحاڵ تەسلێکیان بازم پێژم خۆم شەریک غەمیانەوینم و شەریکی هاوکاریانەوینم لەم جنبشە و لەم شۆڕشە. سڵامیش من بۆ تواوی ئەو ڕەفێقانەوە ئەو عەزیزانە کە هەن لە بەندی خانەکانی جمهوری ئیسلامیە و تا ئەمڕۆ لە جنبشی شۆڕشی ژینە کە دەستی بگرێت تا ئەمڕۆ زۆریان هەن لە زیندانە و لەوێمان نەسە بە ئومید ئازادی تواوە زیندانیانە. وایە هەروە کە باست کرد من خۆم دوێنێ لە ئاکسیۆنێکا بووین کە لە ستۆکۆڵما دروست کریا و هەر بە مناسبەتی دوومین ساڵ ڕۆژی ژینای عەزیز دوایەوە فرێک لە ئەحزاب و ڕێکخراوەکان لێنا پشتیوانیان کرد و شرکەتیان کرد و پەیامی خۆیانیان داوە بۆ جنبشە لە ناوە کە ئێمە هەر تەکتانە ماوین و ئەو ئتحادە وجودیت لە تەکتانە و بە هەر حاڵ وەختە بە تەنها جێتان ناڵین ئەم جنبشە جنبشێکە کە ناخەفێت و ئدامەدارە و ئەشێ هەر کەسێ لە حەدی تەوانی خۆیان یارمەتی بە بۆ ڕۆخاندنی جمهوری ئیسلامی کوردستان بازم یەک جارتر تاڵعانە کە من تەکێوا قساکەم بازی عەکس و شتم دیگەومانە کوردستان بازم یەک جارتر جوواوی خۆی داوە و بە هەم بە ئەحزابە ئۆپۆزیسیۆنەکانی لە دەرەوە و لە ناوە و هەم بە مردمی باقی وڵاتە شارەکانی تر لە ئێرانە کە ئێمە استقامەتمان هەست ئێمە هەین وجودمان هەست و بازم ئەدامە ئاین ئەم شۆڕشە شۆڕشی ئێمەست لە ئەوەڵین ڕۆژی دامەرزانی حکوومەتی جمهوری ئیسلامی ئێمە وتمانە چونکە ئەیانمان ناسی ئەمانزانی چه زڵم و زۆرێ بە مردمی ئێران و بە مردمی کوردستان مەخسوسن ئەی تێرن بەو دەلیلە بازم ئیسەش دوای 45 ساڵ ئێمە مقاومەتەکەین وێسیاگین و ئەیژین ئێمە ئەم دەوڵەتمانە گەرەک نیە ئەم حکوومەتە حکوومەتێکی ضد ئینسانیە زدی ژنە زدی مناڵە زدی هەموو خاستگەل ئینسانی ئەم مردمەسە لەم جامعە بە هەرحاڵ بازم کوردستان جوا خۆی مثبەتی داوە هەم بە ئێمە هەموو باقی شارەکانی ئێران و ئومیدوارم شارەکانی ئێران جوا مثبەت بنەوە بەم اعتصابە کە کوردستان گردیە بەر و خەرێکی ئەنجامیان من باقی شارەکان تیش بێنە هەنگاومانەوە. بەڵێ خاتوڕۆیە شۆڕشی ژن ژیان ئازادی چه جیاوازیەکی لەگەڵ ئاخێز و ناڕزایەتیەکانی ساڵانی پێشتر هەبوو توانی بەم شێوەیە ناوەڕۆک دروشمەکان و ئامانجەکانی لەسەر ئاستی ناوچەکە تەنانەت دنیاشدا ڕەنگداتەوە و گرنگتر لە هەمووی ببێتە هێما و ئۆلگوی ناڕزایەتیەکان لە وڵاتانی جۆر بە جۆر هەر وەکو ئەیبینین لە وڵاتی هەندی لە زۆرێک لە وڵاتانی دنیا ئەو دروشمانە و ئەو شێوازانەی کە لە کوردستان و لە شارەکانی ئێران بەڕێوە براوە ئەوانیش بەڕێوە ئەبن لە ناڕزایەتی و کۆبوونەوەکانی خۆیاندا. جیاوازی ئەم جنبشە یەکێکی ئەوە بوو ئتحادبوونی تواوی ئەقشاری جامعە بە هەر حاڵ مەخسوسەن لە کوردەواریە کە منتەقەیەکی سیاسی جێفتادەست ئەحزاب گەل خۆیانیانەست ئەمانە ولی ئەوە کە گەشیدا یەکێک ئەوە کە بوو مەسئلەی ژن بوو
مەسئلەی ئەوە بوو کە ژن لە 45 ساڵی داهاتووی وەختە جمهوری ئیسلامیە هەمیشە زەڵم و زۆری لێچووگە، هیچ وەک قابلە قبوڵ نەوگە، هیچ وەک لە جامعە ئەو ئەرزش خۆیان نەدریاگە پێ. جمهوری ئیسلامی بە هاتنە سەرکاری ئەوڵین کارێکی کرد ژنانی خستە ناو ماڵە، ئەوڵین کارێکی کرد دەم ژنەکانی خەفە کرد، ئەوڵین کارێکی کرۆختە ئەوەیە کرد کەوختە ژنەکان دەست بۆڕگێت لە ئەوە کە خۆیان حەقی تعینی ژیانیان هەست بۆ خۆشیان حتا لە هەموو لە حازێک و ژنی بەرەوە کێشات دواوە ژنان بە ئەنازەی کافی یەواش یواش ئەو قامگەلە وا دایانە دواوە بۆ ئێعترازاتە گریان. ئێمە ئێعترازات فرەمان دیگە لە دەوری ئەم چەند ساڵە کە بە هەرحاڵ هینەکانی 98مان هەست، هینەکانی ساڵی 96مان هەست، هینەکانی ساڵی 60ەکانمان هەست کە بە هەرحاڵ ژنان ناڕزایەتی خۆیانیان نیشانداگا. بەڵام ئەم ناڕزایەتیەکە کریا شتێک بوو کە تەنها ڕەبتێکی فقط بە یەک نەفەریە بە شتێ نەبوو، ڕەبتی بە تواوی مەسایلی جامعە بوو تا چە حەد ئەشێ ژنانتر لە ژێری کۆڵەوێتی وەختە جامعە بن، لە ژێری وەختە ستەمی جنسیەتیا بن، حەقی انتخاب و حەقی هیچ شتێکیان نەوێت لە جامعە ئەسڵ ڕسمیەتێکۆ بۆ نەوەن. دوایەوە ئەم دینە وایە کردو کە تواوی ئەو ژنگەلە تواوی ئەو ئینسانگەلە کە حەقی خۆیانە لە سەرنوشتی ژیانی عادی خۆیانە حتا وەختە تەعینکەن بۆ یەختە تەسمیم بگرن ئیجازەی تەسمیمگرنی پیان نەدا. بەڵام ئەم جنبشە نیشانیدا ئێمە ژنان بە هاوکاری جوانەکانمانە بە هاوکاری کەسەکانمان و بە هاوکاری پیاوەکانمان کە لە ئازادی خان و ئەیان نەوێ و پرێکیش یەختەواقعەن ئەوەیە بەدڵە کە جامعەی سالمە کە ژن و پیاگ بە تۆری مستەقیم وەختە بە یەکەوە بن بتوان هاوکاریکەن لە جامعە نەخشیان بێ لە جامعە. ئەو کەمبوودە لە جامعە تەنها وەختە فشار نارێتە سەر ژن، بەرعەکس فشار دێتە سەر ژیانی پیاوەکانیش. ژیانی پیاوەکانیش لە وەختە ئارامشان نییە. تۆ وەختێ خانەوادەیەکی ژیان جامعەیەک سالمەتنەوەی خۆم ناتوانێت کارکەی بۆ بوونی سالمبوونی جامعە احتیاج دەست بە دوودانەکەی بۆکە بتوانن پای بەپای یەک بەیک و کارکەن و ژیانکەن و جامعەیەکی سالم بەنە دەرەوە. یعنی ئەو حقوقات و داینی بۆ کوڕەکەت داینی بۆ کەنیشکەکەی کەنیشکەکەی هەق بێ حەقی هەستە وەختە ئەو جۆرەوە خۆی گەرەکی انتخابیکە ئەو جۆرەوە گەرەیەکە کارکاز ژیانکە. تو وەختێ ناتوانی ئەوەیە پێ بخۆ معلومە ئەمە ئەوێت ئەم یەواش شەوێتە ئاگر وە گڵۆبسا سێنێت و ئام جەرەقەی لێ بەرزەوێتەوە وا تۆ ئێرانی کرد گشتی لە زەڵم و زۆرا بوو. یعنی ئەگەر زەڵم و زۆر نەبووە خۆیە بەسەر نەهات ئەو فشارگەلە وا تێر نیە سەر ئینسانەکانە ئەوێتە باعیسەوەتە ببڕگێت. یانێتە نەتوانێت ئینسان مەگە چەندی ژیانەکە کە بتوانێت ئەو گشتە زەڵم و زۆرە بگرێتە تەحمڵیکە لە سەردەمێکە ئەوەرگی و ئەتر نیشانیایت و جامعەی ئێران گەیگە بە بڕاندنەتر یعنی لە هیچ شتێ ناترسێ ئەمڕا. ئەسڵ بۆی مهمە کە کەنیشکەکانیەکە بێتە زیندان، ئەسڵ بۆی مهمە مەرد وەختەکە چزانم بێ حرمەتیەکەن پیان یا یان خەنە زیندان یا شکەنجیان و حتا ئەگەر ڕۆڵەکانی ژیان زیندان ئەعدامەکەن. باوکی کە بەوەی مناڵەکە هێنێتە خاک ئەنجێتە تەواو ئەتە بەس تاکەی زەڵم و زۆر ئەشی ئەمە ڕیشەکەن کردێت. معلومە کە کەسێک کە جگەرگۆشەکەی بدرێتە دەرەوە ئەگەر بترسیای ئەوە نایژێت لە حاڵێکە دانە جگەرگۆشیان لە دەستە قەوری بۆ کە نەیەخاتە ناو قەورەکە ولی داوا کاتە تەواو تاکەی جوانەکان ئێمە ئۆفتە بمێنەوە، تاکەی جوانەکان ئێمە بێکار بن، تاجەکەی جوانەکانی ئێمە ئەفسوردگی بگرن، تاکەی جوانەکانی ئێمە دەرچن لە وڵات. یعنی جامعەی کەوایە پێ بێ ئاوا بۆ تۆفان ئەو شروعی پێ معلومە توفانێکە کە ها بەدەمەوە هەر ڕۆژ ئەچێتە بەرەو ڕۆژ بە ڕۆژ زیاترەوێت کەمتر نابێت. ئینسان ئەشێ لە حقوق بۆ حقوقی خۆی هەر تەلاشێکە بتوانێت بیکا ئێکا و جامعەی ئێران کردی و مەخسوسەن کوردستان فەنی ئاخری دانیاگە هەمیشە لە جنبشەکانی خۆیان. من وازام ئەمڕا ئەم جنبشێکە کە بە سەرافرازی ئەڕێتە بەرەو زمانی گەرەکە وایە کاری گەرەکە وەێ بە سەرافرازیە چێتە بەرەو چونکە ئەم حکوومەتە ها لە حاڵەتی لەرزشە با تەوەجه بۆ گشتە ئستعمارە باوە تەوەجه بۆ گشتە فشارەت ئێتە سەر مردم وەێ مردم هێشتا کۆڵیان نەداوە.
زۆر سپاس خاتو هێوا ئاماژەتان بە ئەوە کرد کە ئەم شۆڕشە بە دروستی ئاماژەتان پێکرد کە هەموو چین و توێژەکانی کۆمەڵگای گرتووەتەوە و بە پێشەنگایەتی ژنان ئەمە یەکێک لە جیاوازیەکانیە. خاتو ڕۆیە شۆڕشی ژینە تا ئێستا کۆمەڵێک دەستکەوتی گرنگی بەسەر حاکمیەتدا سەپاندووە سەر ڕای بەرە ڕووبوونەوە لەگەڵ سەرکوتێکی هۆڤانە وەکو خۆشتان ئاماژتان پێدا دەبێت چ بکرێت بۆ ئەوەی هەم ئەم دەستکەوتانەوە بەدەست هاتوون بیپارێزین و هەم بەردەوامی و پەرستاندنی شۆڕشەکەش زەمانەت بکەین. یەکێک ئەوە بە اتحادێکی جەماوەری دوومەنیش ئەشێ ئەو عەزیزانە ئەو ڕەفێقە ئەو ئینسانگەلەوە لە کوردەواریە لە مەناتقە کوردستانە یا لە مەناتق گەلترا بەرحاڵ پێشهەنگاویان هەڵنیاگە بنیامگەلێکن کە لە جامعان ناسراون ئەشل ئەم فکرە ئەم دانە کە پژیاگە ئەم دانەی شۆڕشە پەخشیکەنەوە پەخشیکردنەکەی ژیەوەسە کە ڕەوابەتێکی ارتباتاتێکی تەنگواتەنیان بێت تەک مەناتق گەلترا تەک شارەکانترا اتحادیە کرێکاریەکانە تەک اتحادیە قوتەپەرستارەکانە تەک دانش ئاموزانە ئەمانە ئەشێ پەرەفسنگێەوە بتوانی ئەم ئەفکارەی شۆڕژگەریە لە شوێنەکانترا بە هەر حاڵ بیخەیتە کار. دروستە لە جنبشی لە شۆڕشی ژینە لە فرەی لە شارەکانە مردم هەڵسیا سەریان بەرزۆ کردەوە دەنگیان دەرات بە هەر حاڵۆختە هاتنە ناو خیابانەکان داوای ئاعترازەکانیان کردگا ئەو ئاعترازات گەلمەدەنیە ئەو خاست گەلمەدەنیە ئەشێ بێتە خاستێکی دوورنمایی کە بتوانین بەدەستی بێری. من وازانم لەم دەورە فرچ بەدەسات کە وایە ئیسا نە کوڕانی ئێمە نە کچانی ئێمە ناترسن کە بێحجاب بێنە دەرەوە بەڵام ئەوە مەسئلەی ئەسڵیان نییە واقعاً مەسئلەی ئەسڵیان نابودکردنی ئەم ڕژیمەتە و خاستگەل مەدەنی خۆیان و تەنها ڕێگە حەلی ئەوانە بە نەزەری من ئەوەسە کە بتوانی ئەمە پرۆسێ پێدە یانێ ئیزا بتوانێت لە شوێنەکان تریژە ئەم ارتباتاتە بێ چۆن بە کوردستان فەوری جواواتە و بە دەرخاستی ئەحزابەکانی کە ئاکسیۆنە کردێەوە یەکسەر سەرتاسەری کوردستان تەحتێڵە کردێت و دوگان و بازار ئەوەسکێ ئێمە ئەشێ ئەمانە لە شارە گەورەکانە بیوینین ئەشێ ئەوانیش بەرزنەوە بنەوە بتوانن هاوهەنگاو بن تەک جنبشی کوردستانە تەک جنبشی بلوچستانە کە هەزاران جوانیان نۆختە لە دەستداگا ئەگەر ئەوانەوەن بەداخەوە ناتوانێت بەسەر نجام بێت زمانێکی توولانی گەرەکە ئەو بەشی ملیەتەکان ئەشێ بە ڕەسمیەت بناسکێت و تواوی ملیەتەکان بتوانن بەوە بگەین کە هەر ملەتە حەق و حقوقی خۆی هەست و ئەشێ بە ڕەسمیەت لە جامعەیەکی ئازادا بدوانن ژیان کەن بە یەکەوە و بۆ ئەوە ئەشێ هەنگاو هەڵگیرگێت بەشی ئەوەی یەکێکی ئەوە مەسئلەی مەسەب بە تۆری کولیەشە بنە ئەولاو ئەلعانە لە جامعەی ئێرانە کەم ڕەنگەوە بوو بەسەو بەڵام ئەشێتەوە نەوێتە مەسئلە ئیجازە نان بە ئۆپۆزیسیۆنگەلی ڕاستەڵەب یا ئەحزابگەلێکی ناسیۆنالیست ئیجازەیان پێنان کە بێن دەستخەنە ناوم ڕێکراوە بۆیان ئەوە مهمترین شتە ئەلعانە وەختێکە ئەوەڵەن هەم پەراکەندی بێ هەم بە یەکە هاوبەستگیان بێ و ئەمڕا چاودەمیان باسکەن جوواو بە کام ئەحزاب و ئۆپۆزیسیۆن بنەوە ئەوەڵەن ڕەهبەرەکانی خۆیان لە ناوە خاستن لە ئەوانەوە لە دەرەوەی وڵاتە دانیشن کەراوات لە ملیەکان پیان باشترا من وازانم ئەم دەورە دەورەی کە ئاگاهانەتر باشتر چاودەم باز بوو گەوایە لە ئەم جنبشە وەێ باشتر لە ئایندا حرەکەتی بۆ بکەن ئەوە گەورەترین شتەکەشێ بەدەستی بێرین و ئیجازە ناین کەسانگەلێتر دەخاڵەتکەن لێمان ئەجازە ناین هونەر پیشە و خانەندە و فوتباڵیست بێت تەسمیم بگرێ بۆ جنبشێکە ها لە ناوە جنبشێک کە مەردەکەن دەگیان لە پەنجەڕ ئاشکرێت ئەوە ئەسڵ کارە بە هەر حاڵ من وازانم تەحادبوون باشترین شتە لەم دەورە زۆر سپاس هاوڕێ ڕۆیا وەکو ئاماژەم پێکردن بەرنامەی ڕاستەوخۆ بینەرانی خۆشەویستمان ئەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنێک کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکانیانە ڕاوبۆچوونی خۆمان
خۆیان بۆمان بنێرن. بینەرێکی خۆشەویستمان لە شاری سەقزەوە نامێکی نردووە، ئەڵێ سڵاوی کردووە سەر چاوم وەوتویە لە شاری سەقز بە تەواوەتی ئاعتسابی کامڵە، گۆڕستانی ئایچی بە تەواوەتی لە جەوێکی ئەمنیەتیە، ناهێڵن هیچ کەس ڕەت بێت. هەر جێگایەکیش کە ئەڕۆی دووربینیان دانراوە لە نە لە سەقز لە هەموو شارەکانە دووربین دانراوە و ناهێڵن هیچ کەسێکیش لە گۆڕستانی ئایچی ڕەت بێت. زۆر سپاس بۆ بینەرە خۆشەویستمانە. هاوڕێ ڕۆیا، وەکو دوێ پرسیارم بەڕێستان داوا و چاوەڕوانیتان لە هەڵسوڕاوانی سیاسی باوا بڵێم کۆڕ و کۆمەڵە ئازادی و یەکسانی خوازەکان، ناوەندەکانی لایەنگری مافی مرۆڤ چییە بۆ پشتیوانی لەم مانگرتنە گشتیە و جاخوازیە ڕەواکانی خەڵکی ئێران و تێکۆشەرانی بەشدار لە شۆڕشی ژینە. ئەلعانە دەورێکی حەساسینە ناویە بە تۆ ئۆپۆزیسیۆنەکان، بە تۆ لایەنگەرەکان، بە تۆ ئینسانگەل ئازادی خاوە، چە لە دەرەوە چە لە ناوە. ئیسە دەورانی ئێتحادە. وەختی هەر کاممان لە تەلەڤیزیۆنەکانمان لە ڕەسانەکانمانە باز لە ئێتحادەکەین پەسێژە لە عەکسڵ عەمەڵەکەش یان نیشانی بین، لە عەمەڵکەردا نیشانی بین. ئێمە خاڵگەل مشترەکمان زۆر هەست بە یەکەوە، مەخسوسەن ئەحزابی چەپ و کۆمونیست، ئینسانگەلێکە هان لێنا ئەحزابگەلێکە خۆیان بە ڕادیکاڵ و بە چەپ و سوسیالیستەدانن. ئێمە جەماعەتێکین کە زۆر خاڵگەل مشترەکمان هەست. ئێمە توانین لە ڕاستای ئەم ڕۆژە خاڵە مشترەکەکانمان بێرینە سەر بە یەکەوە کارکەین. ئەتوانین انتقادیشکەین لە یەکترین، ئەتوانین لە چزانم لەسەر مەسائلی سیاسی بە یەک و بەحث و جەدەلمان بێ، ئەوە شتێکی زۆر عادیە. من ئەلعانە کە هەم لە شاری هەم لە وڵاتی سوێدا ژیانەکەم 8 حزب لەم جامعە 8 حزب بە یەکەوە نەکا، بەڵام لە ڕاستای مردمەکەیە فرەی وەختەکان گشتیان بە یەک چ ڕێیان، چونکی ئەمەها لە ڕاستای جامعە لا لە ڕاستای مردمە. پس ئێمەش ئەگەر ئۆپۆزیسیۆنمان هەست یا ئەحزاب گەلەوە جیاوازمان هەست وەلێ خاڵگەل مشترەکمان هەست، بین لەبان ئەم خاڵە مشترەک گەلەو لە تەگ ناوە بە یەکەوە هاوکاریکەین کە بتوانین ئەم حکوومەتی ضد ئینسانیەت کێشینە بخێنە سەتڵەش خاڵ. یعنی هیچ اینێکی نییە، ئەوە نییە کە بەرگیرەندەیەک نییە لە خاڵە مشترەکەکانمانە. گشتمان نەتوانین ئەم خود بە زلزانیە ڕوو و ڕاست ئەم خود بە زلزانیە کە من لە تۆ بانترم، من لە تۆ نیروی فرەترمەست بنینە ئەولاو. مردمی ئێران احتیاجێت بە ئۆپۆزیسیۆنەکانی کە لە کناری یەکەوە بن، بتوانن خاڵە مشترەکانیان نیشان بن کە ئیمانیان بێ، قودرەتیان پێ بە، دڵگەرمیان بە کە ئەم شۆڕژە بە نەتیجە بگەینن. هەروەچە لە شارەکان تیژە لە یانە سەرتاسەری ئەم شتێکی سەرتاسەریە. من داواکەم، من وەک شخصی خۆم وەک ڕۆیا، وەک بنی، وەک ژنێک، وەک ئینسانێکی سیاسی داواکەم لە تواوی ئەحزابەکان، لە تواوی ئەو ئەنگەلەوە هەمانە ئەنجومەنگەلەوە هەمانە چە بە فەردی چە بە جەمعی بە یەکەوە بین، لە ژێر یەک سەقفا بین، خاڵە مشترەکەکانمان نیشان بین و لەبانی و هاوکاریکە. من دوێکە لە هاوکاریەکەی دوێکە ستۆکۆڵم پرە ڕازی بووم نسبەت بە گوزەشتە، چونکی ئەمڕا چەندین بە هەرحاڵ ئەنجومەن و ئەحزابی سیاسی بە یەکەوە بووین و کارەکەش بە جوانیە چێتە بەرەوە. یانێ بۆ لە ئینتقادی سیاسیشمانە، اختلاف سیاسیشمانە زەوانیژە لە وەخت وایە خۆی قساکەین لەسەری وەکە با مردم انتخابی بکە کە لەبار فکریۆ من بە دەردەخۆم یان ناخۆم. ڕۆیا کۆمەڵێک میوانی تریشمان لەگەڵام ئەماوەی بەرنامەکەمان کەما بگەین باقی میوانەکانیش. زۆر سپاس کە بەشدار بووی. زۆر سپاس بۆ خۆت و هاوکاریەکانت. سڵاممەیە بازم بۆ سەقزی شۆڕژگەر، سپاس وەسڵاممەیە بۆ تواوی کوردستان بە ئارزوی موافقیت و بە خیزشی جنبشی ژن ژیان ئازادی. زۆر سپاس خاتو ڕۆیا.